کاتێک لە بەرزیەوە تەماشای شار دەکەین قەرەباڵخیەکی باش دێتە پێشچاو، بەڵام لەگەڵ وردبوونەوەی زیاتر بۆ تڵون دەبێتەوە هەر فرۆشیارە و لە چاوەڕوانی کڕیاردا دۆش داماوە. چوومە لای دوکاندارێک و پرسییم بازار قەرەباڵخە، بازارتان چۆنە؟ وتی بەشێکی قەرەباڵقیەکە بەهۆی هاتنی گەشتیارەوەی و ئەوەی دیکەش وەک پێویست پارەی پێ نییە. خەڵک پارەی پێ نییە بڵێ وەڵا ئەوەی کە هەیە لە بازارە لە 100 تا 80 ئەگەر جوڵەیەکە بێ پەیوەندی بە عارەبەکەیەوە، عارەب لە بازاڕایە. ئەنجی وەکو کوردەکەی و خۆمان زۆری بێمەعاشی بێم و چیە کارایشی پێنێ بێ شت بکڕێ. بەڵێ ئێوارە قەڵەباڵغی هەموو بەعام دێتە بازارەوە، بەس ئەوە نێ بڵێ بۆ شت کڕین بێ. زیاتر لە 30 ساڵە خزمەتی مزگەوت و قوتابخانە ئاینیەکان دەکات، بەڵام بەهۆی دواکەوتنی بەردەوامی موچە بە دۆخێکی سەختدا گوزەر دەکات. مامۆستا محەممەد دەڵێ دڵنیایی نییە لە هاتنی موچەی مانگی حوزەیران و تەمووز و ئەمە شوای کردووە نەتوانین وەک پێویست پێداویستیەکانی ڕۆژانەمان پڕ بکەینەوە. موچەی ئەو خەڵکە بدەن بۆ ئەوی کە خەڵکی بوو بژێتەوە. بەڕاستیەکەی ئەم موچەیە کە درا یعنی من بە حەقە دەڵێم والله برای من تقریبا هەفتەیەک لە گیرفانمان هەمایەوە، یعنی هەر بەڕاستی چونکە ماوەی 3 دانەمان موچە نەدرابوو. خەڵک لەم لاو لە دوکان و کۆمەڵە کەسی باش کە قەرزیان دابووینەی ئەو جاندامانەوە بە قەرزەکانە خۆ هەڵ ناگرێت کە ئەندەینوانە ئەوەی کەسی قەمان پێەکەن، بەڵام بەڕاستیەکەی تاوانێکی هەرە گەورەیە، چونکە پێغەمبەرمان صلی الله عليه وسلم فەرمودەیەکە فەرمووی المحتكر ملعون والجالب مرزوق، ئەوەی کە احتیکارەکە ئەکاو دەست بەسەر سەرۆت و سامانی خەڵکا ئەگرێت ئەبێتە مایی ئەوەی کە خوا لعنەتی لێکە، بەڵام ئەوەشی کە ڕزقەکەی لێ گیراوەتەوە پێغەمبەر فەرمووی صلی الله عليه وسلم خواگیان ڕزقیە والجالب مرزوق. هەرچی سەیری کاسبکارانیش دەکەیت ئەوانیش تەنیا لە چاوەڕوانیدان و هیچ کەسێک ئەوەندە شمەکی نەکڕیوە تا پێویست بکات بە عەرەبانەکانیان کەلوپەلەکانی بۆ بگواستنەوە. هاوڵاتیەکی دیکەش کە موچەکەی تەنیا 150,000 دینارە دەڵێ وەڵا 150,000 ئەمڕۆ وەرمسۆی مانگی 5 مانگی نەوەگی مانگی 6 ناکەسان بەشی چی کە دوای 3 مانگ وەڵا بەشی ناکە ئاردی پێ بکڕی برنجی پێ بکڕێ ڕوونی پێ بکڕێ هەمووی گرانە بەر ناکە. جا دوای ئەمەش خەڵکە ترسێ کاکەیشان ئەوەی هەشی بێ لەم کاتە سەرپی ناکڵە مەعاشێکی تر نایە ناتوان فریای بازار ناکەوم، ئەوەی کە پێوی داوێتێکی زەرور بێ ئەوە ئەکڕێت نەک ئەوەی بێتەناو بازارەوە بۆ نمونە شتێک لەم بابەتانە بکە. سەرڕای هاتنی موچەی مانگی ئایار، بەڵام بەهۆی درەنگکەوتن و قەرزاری هاوڵاتیان ئەو موچەیە سوودێکی ئەوتۆی نەبوو، هەر لەبەر ئەوە هەمووان چاوەڕوانی موچەکانی حوزەیران و تەمووزن و بەهۆی بێسۆراغیشیان بازار نەچۆتە قۆناغێکی باشتر. وشیار محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی